سڵاو بینەرێن هێژە و خوشتوی بینەرێن کەناڵێ بادینان سات خۆشحالین کو دخەلەکەکانیدا ji ber namê derbarîn hatîne xizmeta hewên berêz. Bîneran niha em li nav bazarê Qalatîn li nav bajarê Hewlêrê. Pisyar dikem aya hewalatiyan heta çi radde girîngî didem bi paqij ragirtina cade û cihên giştî û aya hewalatiyan heta çi radde diharîkarin digel karmendên Bajêrvaniyê. Ev pisyare û çendîn pisyarên din divê xelekî de îne berçav digel me dabin. تو وەکو هەوڵاتیەک تا چەند گرنگیت داوا بە پاکراگرتنی شەقام شوێنە گشتیەکان. پاکراگرتنی شەقام لە قانزازە خۆمانە پێویستە هەمان هاوکاری یەکتری بکەین لە پاکردنەوەی شەقام بکەن هەرکەس لە شوێنی خۆی ئەو شوێنی خۆی لێ ئیشە دەکات یان بێ دەرداچیان پاکەدەش لە دەستای هەر شەش لە دەستا ساوارێکەکە هاوێکە وێلەجێک فڕێداتن زۆر گرنگە هەم یارمەتی کەسانی شارانی دادن هەم شارەکە پاخوان ڕاجێ هەم شوێنەکە پاخوان ڕاجێ ئەو زۆر گرنگە کە گەشتار دێنە کوردستان یان دێنە هەولێر زۆر گرنگە بدین شارەکە خاوێنە. پێت وایە خەڵک هاوکاری کارمەندانی شارەوانی دەکات یان نە؟ ڕێژێ هەیە لانەیە ڕێژێش کەم بۆ شتێ بکەن ڕێژێش زۆرەوە شتێ بکاتن بۆ بەپێ ڕێژەکە دەگۆڕێ نابرێن 100% یارمەتی نابرێن 100% لەگەڵی نینە. تۆ ئێستا لێرە ئیش دەکەیت؟ بەڵێ. پاشماوەی خۆ فڕەت دەیچێت؟ ئێوارە خەمی خاوێن دەکەینەوە نەگەم زۆرمان هەموو خاوێن دەکەینەوە هەموو خاوێن دەکەینەوە پاشماوەی خۆمە. تو وەکو هەوڵاتیەک تا چەند گرنگیت داوا بە پاکراگرتنی شەقام شوێنە گشتیەکان. بەڵێ بەخێر بێن سەرچاوان ڕاگرتنی شەقامەکان بە خاوێنی بەلای مشتێکی زۆر جوانە. باوەڕکە ئەمن یەک لەو کەسانەمە کە هەر جارێک بە شەقامەکاندا دێم کە شتێکی پیس دەبینم بەبێ ئەوەی کە پەیوەندی بە منەوەبی وەکو کارمەندێک ئەمن پێ دڵم پێتون دەبی. ئەمن سەفەرم کردو ئەڵمانیا یەکەم جژنی گەیشتمە هەولێرێ لە ئەڵمانیا بووم 17 ڕۆژ باوەڕ دەکەی دەتوانم گرنتی دەبێ بدەمێ چیان شوێنی چۆلا ینی کە لە دەری شارەکانیشەوە بڕۆ ئەگەر ئەتوانیت علاگەی پڕ خۆش بکەی ئەت زۆر ئازای ینی بزانە خەڵکە کەسان چەند وڵاتی خۆی خۆش دەوێ زانە چەند پاکخاوی نادەوێت خۆ ئەوشتانیشت فڕێ بدا وەنیە ئەوشتانیشت فڕێ بدا لەو جێگا چۆلش لەو دەشتەی کاغەزێک دەبیەک حەفازەک کنیسەکی نابینیەوە هیوادارم خەڵکی پابند بی بەو شتانەوە شاری خۆی خۆش بوو ئەمن نە پێم وان نییە هەمووی نە بەشێکی کەم هەیە بەڕاستی بەڵام ناتوانم ئەمن پێم شەشی زۆر سەیدا خەڵکی ناتانی تەجروبە لەو ژیانی وەربگری کە ئەوڕۆ چەندان لە 1990 جار وەزع گۆڕە ئەتو بتوان یەک جار بگۆڕی بتوانانی پاکخاوین شارەکە دڕابگری دەبێکت بەدەستەوەیە شەرت ئەوە نییە تەماشا بکە ئەولا ئەگەر بەرمیلێک نەبوو با بڕک بەدەستەوە بیچی هاتە دەگەیت شوێنێک کاغەزەکەی یان ئاوەکەت بخێناوی زۆر جار هاتیمە بەڕێگادا بەڕاستی لەسەر ڕەسیفەکان لە شەقامەکانی خەڵکمە گرتەوە زۆر پێشم احتیادیە و هیچم پێشەرم نییە. بینیوتە یعنی کەسێک خەڵک پاشماوەی خۆ زبڵێ خۆ لە پەنجەرەی ئۆتۆمبیل فڕێ بداتیان لەسەر باش ئەو کاتەستت بەچی کرد؟ ئەوە ڕۆژیان لە ئێشتان ئەو جسی شۆڕژ نەکرابوو برادرێک لێرە ناو سیارەی هەندێک خواردنیان مۆز و ئەو شتانە و کاغەزی جبس و ئانیان علاکەی لە پەنجەرەکەی فڕێدا برادەکەم گوتی ئەمیش بە قەسەن هاتمە خوارێ لە پێش چاوی گوتی هەرم گرتەوە هاشمە ناو سیارەکە خۆم لە باتی وی برێ سوپازیان ئەو منداڵە نەیزانیان بوو لە نەمازانی دای خۆ ئەڵمانیا نییە گوتمە خەچاری وەکو تۆیە لێ نابتە ئەڵمانیا ئەوزا ئەمە بەڕاستی ئەو شتانەمان زۆرە ئەمن هەتا لە منداڵەکانی خۆم کە ناو سیارە لە جێک دەڕۆم قەت دەرێم شتی فڕێمەدەنە باەن بن پێ خۆتان کەنجە گەیشتنەوە ماڵە دێخین نابەرمیلەکەی زیبەکە خۆمان پێویستە لەسەرمان لە شوێنە گشتەکان لە سەیدانگاکان لە بازار لە هەر شوێنێک بی بەڕاستی ئەوە واجبە شاری خۆمان خۆش بێ بۆ خۆمانە هەتا ئەگەر کاربەندی شەبی هەتا ئەگەر کەسانێبی خەڵک پاک بکاتەوە بەڵام لەسەر توش ئەوەیە شت فڕێ نەدەی و بەقەدەر ئیمکان هەتاکو ئەوش بتوانی واجبی خۆی بەجێ بگەنی و ئەچ واجبی خۆت بەجێ دەگەینی.
بێگومان بەتانیا ناتوانن ئەو کارمەدانە بەستە زمانانە هەر لە بەیانیدا بێنە سەر شەقامەکان پاشکەنەوە بێگومان ئەوە ئەرکێکی ئەخلاقیشە هەر ئەم خەڵکەکە خۆی و هەروەها ئەو هاوڵاتیانش کە دێن ئاشیاکانی ئەکردن و پاشماوەکانی فەرەنسەشان دیارشی ناشرینە لە ناو کۆمەلگا بەڵا بوویتەوە بەڕاستی ئەبینین زۆر ئاشخاص هەیە کە لە پلای گەورەدا لە بواری شخصەت و لە بواری شەهادە و پێگەوە ئاچێت بڵی شوشە و یان هەرها قۆدی بەپسی فەرادە سەر شەقامەکان ئەمە دیارێکی زۆر ناشرینە بە تایبەتی ئەو کەسانە کە ئەبینی لە خۆیان لە بەرپرسن و هەروەها لە داوائرە حکومیەکانیش کارەکەن موازەفی حکوومەتیشن ئەبینی لەسەر شەقامەکان لە جامی سیارەوە ئاشیاکان فەرەدەنە سەر شەقام بێگومان ئەوانە ناتوانن بەتانیا ئەبێت هەموو هاوڵاتیان بە یەک دەست هاوکاریان بکەن ئەو پاشماویان کۆبکەنەوە لە شوێنی شیاو دابنێن تاوەکو بتوان بە ئاسانکاری بین ئەو پاشماوانە هەڵبگرن و فەرەدەنە شوێنێک بۆ ئەوەی هەم سەلامەتیوان و هەر وها سەلامەتی و کارمەندانش باشترە بۆ ئەوەی زیاتر تووشی نەخۆشی وانە بن کە ئەو نەخۆشانە کە ئێستا زۆر لەناو کۆمەڵگای ئێمە باربارا بوونەوە و نەخۆشی زۆر کوشندەشن کە دەوانەیە کاریگەری سەرژیانی هاوڵاتیان هەمووی بکات نەک تەنها ئەو کارمەندانەی کە لە شارەوانی ئیشەکەن. قەت بینیوتە یعنی پەنجەرەی ئۆتۆمبیل پاشماوە و زبڵێ خۆ فەرەدەنا بێگومان ئەو کاتە هەست بەچی کردووەتەوە؟ بێگومان هەست بە شەرمەزاریمان کردەوە لە پێش ئەوانەوە چونکە ئێمە ئەبینین زۆر لە کارمەندانی شارەوانی لە تەمەنی بابچی وانیشە ئەو کات کابینی لە تەمەنی باوچانە بەڕاستی ئێمە هەست بە شەرمەزاریەکەین بەرامبەر بە ئەو کەسانە ئەبێت ئەو کەسە بێت خۆی هەڵگرێتەوە بێت فەرەدە شوێنێک زات چ ئەو حاویانە کە لەسەر شەقامەکان دانراون بۆ ئەوەدانە راون حکوومەت ئەو پارەی سەرف نەکردوان ئەو کەسا کە دایناوەتەوێ بێگومان کارێکی پێوە بۆ ئەوەی ئاشیاکان فەرەدەنەوە بە ئاسانی بین هەڵیگرنەوە فەرەدەنە شوێنی شیاو. تۆ وەکو گەنجێک ئامۆژگاری چیە بوو ئەو خەڵکە بوو ئەو کەسانە کە پاشماوە زبڵێ خۆ فەرەدەنە سەرعادەیان لە پەنجەرەی ئۆتۆمبیل فەرەدەنە دەرێ؟ وڵی هیوادارم ئەو دیاردەیە نەمێنێتن بە هەموو شێوەیەکەوە ئاسی سەقافی لەوەدانیە ئەتۆقات و ڕیباتێک ببەستێتن و لە سیارە و یا لە ئاسی سیارە پەیگومان ئاسی سەقافەت لەوەدا تۆ ژینگەی خۆت پارێزی کۆمەلگاچی تەندروستت هەبێت نەک لەوەی تۆ قاتێک و ڕیباتێک و شەهادەیەک و یان هەر سیارە و ڤێلایکی جوان هەبێت بەڵام لە هەمان کاتە گلێشەکە لەسەر شەقامەکان کەوتە بێتە. قەت بەشداری خۆلێکی ژینگەت کردووە تۆ؟ یەک جار لە ڕێکخراوێک بەشداریمان کرد کە سمینارێک دەربارەی ژینگە واگەرنە هیچ جارێک بەشداریمان کرد. بێگومان سوودی هەبوو تاوا فێر بوون کە لە ڕووی ئەخلاقی و لە ڕووی دینیەوە ئەو کا لە سمینارەکە دەربارەی ئەو بوو کە لە ڕووی ئاینیەوە چۆن باس لە ژینگە کراوە ئەو کا زۆر سوودمان بینی چۆکە هەم لەلایەن دینیەوە لەلایەن ئەخلاقیەوە زۆر سوودمان بینی و فێر بوون ئینشاءالله. فرێدانێ پاشماوەی زبڵ و خاشەک لەسەر شۆستە و شەقامەکان پێت وایە نەبوونی لاوازی ئاسی ڕەوشەمبیریە یان نەبوونی لایەنی پەروەردەیە؟ وەڵا پێشەشی بە خێراتتان دەکەم بۆ ئەو کەناڵە جوانە بۆ ستافیەوە ئاستی ڕۆشنبیری لەوەدا کە تو هەر ئەشتێک فڕێی بدەی خۆ وڵاتی خۆت پیس دەکەی وڵاتی خۆت پیس دەکەی وە بە خۆشت جوان نییە جە هەر لە شار و هەر لە وڵاتێک و هەر لە دێهاتێک و حتا بگرە ناوچەکانی تریش یاخۆت دەچی بۆ جەیەک یاخۆ شتێک فڕە دەدەی جوان نییە بۆ بزانم ئێستا بەخۆ ئاست پێشکەوتوو بووە لە جیهان ئەمەش فەرقمان چێ لەگە دەوڵەتە غەربیەکان و لەگە شوێنەکانی تر و بەکو بە ئەمەش پێشکەوتوو بین یعنی بەڕاستی خۆشە وڵاتمان خاوێن بی کوردستانەکەمان خاوێن بی کوردستانمان جوان بی بە هەموو شێوەیەک بپارێزین بە هەمومان بە گەنج و لاوە پیر و ئافرەت و هەموو پێکەوە چاومان لێبی. قەت بینیوتە خەڵک پاشماوەی خۆ زبڵێ خۆ لە پەنجەرەی سیارە فڕە بدەتە ینی دەرێ؟ بەڵێ وەڵای بینیومە بەڵام ئەو شەخصە ئەو کاتە هەست بەچی کردووە؟ بەخواستم بە نیگەرانی کردووە بەڵام ئەوەی کە چی بکەین دیارە ئەوەندە لە لێ ئەزانی وەندە سەقافەتە کرد ئەوایە چ بکەین بە هیوادارم ئەوە ڕوونەدا هیوادارم یعنی لە ئاسی زۆر پێشکەوتو دابی وڵاتی خۆمانە کوردستانی خۆمانە دەبێ خۆشمان بووی بەڕاستی. واللهی خۆی لە ئەستی ئەگەڕێتەوە خۆی شخصی لە شخصیەکەدا یعنی شخصیات زۆر ئەساسە لە بچینی ڕۆشنبیری لە ئاستی ڕۆشنبیری ناکرێ ئەمە هەمومان بڵێن وڵاهی بەم لەگەمە هەمومان پێکەوە جوان بین خۆ شتێک کە بیتر یاخۆ پێی بڵێ شخصێکە یاخۆ برادری خۆتە ڕەفیقی خۆتە
وڵی خۆ ئاستە زۆر جوانە پێی بڵێ وڵی ئەوشتا ڕێمایەکی بدەیە باشە بڵێ جوانە و یاخۆ وڵاتی خۆمانە و یاخۆ ئەمن دەستێ دەمێ زۆر عتیادی ئاساییە لام ئاساییە وڵی دەستم داوەتێ کلێن کسی پیس ینی پاشماوە ینی زۆر زارەوە بە دەستم داوەتێ ئەو شخصاسی پێ نەکردووە. تۆ وەکو هاوڵاتیەک تا چەند گرنگیت داوە بە پاکراگرتنی شەقام شوێنە گشتیەکان؟ سەرتا بەخێنتان دەکەم بەخێ بنستە سەر و سەرچاو خۆی سیمای هەر وڵاتێک جوانی هەر وڵاتێک لە بوونی ژینگەکە و پاک و خاوێنی ژینگەکەیدایە گەر تۆ مەسەلەن لە هەر وڵاتێک دەژی پێویستە پاک و خاوێن بی خۆی پاک و خاوێنی سەرچاوی ژیان هەر کەسێک کە پاک و خاوێن بێ کەسێکی لە کۆمەلگا ڕێزگیرا منکو خودی خۆم زۆر گرنگم بە ژینگە داوە چونکە ژینگە سروشتێکی جوانە و ئامانەتە لەدەست ئێمە پێویستە لەسەرمان بیپارێزین و ئێمە حەز بە پرسیارەتی بکەین چونکە ئەو خاک و وڵاتە خاک وڵاتی خۆمانە ئەرکە لەسەرمان پێویستە لەسەرمان بیپارێزین کە پاراستنی ئەو دار و درەختانە کە سیمایەکی جوان ئێستا کە سەیری دەکەی سیمایەکی زۆر زۆر جوان بە وڵات دەبەخشێت و کە دەبێتە هۆی ئەوەی مرۆڤەکان لە دوا ئۆکسجینی کاربۆنەوە ئێمە ئۆکسجین وەگرین کە ئەو هەوایی کە ئێمە پێماندا سوود بەخشە کە مرۆڤ دەتوانێت بەردەوام ڕۆژانە کە هەناسە دەدات و کە دەبێتە هۆی خۆشکردنی هەناسەکانمان دەبێت هۆی تەندروستیەکی باش و ڕێک و پێک. ژینگە بەڕاستی من خودی خۆم کۆمەڵی کەسی بە پرسیار دەزانم پێویستە هەر هەمومان خۆم بە پرسیار بزانین چۆن ئێمە ماڵەکانی خۆمان پاگڕادەگرین ئەو خاک و ئاوەش کە لە ئێمە تیدا دەژین پێویستە پارێزگاری لێ بکەین ژینگە بەمانە جوانیەکەی پێویستە پارێزگاری لە ئاژەڵەکانیش بکەین کە سیمایەکی جوان و تەواوکەریەکی زۆر جوانیان بە کۆمەلگا بەخشیوە کە ئەوانەش مافی ژیانیان هەیە وەکو مرۆڤێک پێویستە ڕێزان لێ بژێن و ئەو کەسانە سزا بدرێن کەوا ئەو ئاژەڵانەی کە لە ژینگەدا دەژین کە سیمایەکی جوان دەبەشن کە دەیان کوژن کە برینداریان دەکەن و پاراستنی ژینگە بەڕاستی لەسەر حکومەتی هەرێمی کوردستانیش پێویستە بەرنامەیەکی تۆکمە و ڕێک و پێچی بۆ دابدرێت بۆی هەر کەسێک کە زانی لە کۆمەلگایەک دەژی بە خاچی خۆی بزانی بەڵێ پێت وایە خەڵک تا چەند هاوکاری کارمەندانی شارەوانی دەکات؟ من خودی خۆم بەڕاستی ئەوەی کە تێبینیم کرد بێ ساڵەکان جیاواز ئێستا حەز دەکەم وەکو پێویست نییە هاوکاری ناکرێن لە ڕێگەی ئەم شاشەی ئێوەوە داوا لە هەموو خەڵکی کوردستان دەکەم ئەو کەسانی کەوا لە شارەوانیەکان ئیش دەکەن ئەو شۆستانە پاک دەکەنەوە ئەوانش کە سوکاری ئێمن کەسانێکن ئێمە بارگرانی نەبین دەستبارگری بین بۆیان و پێویستە لەسەرمان بەڕاستی خودی خۆم باز کرد هەموو شوێنێک بە ماڵ و جێگای خۆمانی بزانین بەڵام لەسەر حکومەتی هەرێمی کوردستانیش پێویستە ژینگەیەکی وا بخڵقێنێ هەموو کەسێک ئەو ژینگە بە ژینگەی خۆی بزانێ. جیاوازی زۆرە کوردستان یەکێکە لە وڵاتانەی ئەتوانم بڵێم گەوهرە مەسەن شعرێکی خۆشەیە دەرێت چەند شیری نێڵام وڵاتەکەم دار و بەردی وەتەنم بە فیدای دەکەم گشتیان و بەدەنم کوردستان دۆڕێکە گەوهرێکە لە هەر جێگایەک بیت بوون و تامی خۆی هەیە واتە کوردستان ئەتوانم بڵێم مرۆڤەکان تێیدا حەز بە ئارامی و حەز بە خۆشی و بە پابندبوون بەو خاکەوە دەبەست دەکەن. تۆ وەکو هاوڵاتیەک تا چەند گرنگی داوە بە پاکراگرتنی شەقام و شوێنە گشتیەکان؟ وەڵڵا ئەمە زۆر گرنگی بە پاک و خاوێنی دەدەم ئەمن یەک لە بارە خۆم ئێستاتوانم هەیە مەسەلەن هێواران کە زبر و زاڵ و شتیوا هەیە هەڵی دەگرم لە ناو تەنەکەی دادنێم هێواران دەیڕێژم بەڵێ بەڵێ هەموو دوکاندارەکان زۆربەی ئەوها دەکەن. گرنگە ئەم هەمومان یەک دەستبین کە هاوکاری کارمەندانی شارەوانی بکەین؟ وەڵڵا ئەگەر بێت و ئەوەی بکەن زۆر شتی چاکە چکە ئێستا زۆر ئیحتیمام پێ نادەن من زۆر عەز دەکەم دوکاندارەکان بە گشتی هەموو ئەوها ئیحتیمام پێ بدەن کە مەسەلەن پاک و خاوێنی لۆ خۆمانە گرنگی بۆ خۆمان دەدا ئەوە شتێکی زۆر زۆر باشە
چییە هۆکار چییە و گرنگی بپا قژیا باژێری خۆ نادەن واللهی ئیهمالیە زۆر کەسەیە ئیهمالە لە سەو شتێ بەس ئەمە ئیهمال نیمە لە ناوعە ئێستا زبر و زاڵی خۆم هەتا هێوارێ دەیهێنمەوە هێوارانیش دەیڕێژم ئامژگاری چییە بوو ئەو خەڵکەی واللهی ئامۆژگاریم بۆ خەڵکەی ئەو نوعشتانە دابین بکەن بۆ نوعشتانە ئاسانکاری بۆ وڵاتەکان پاک و خاوێنی بپارێزن. لانی ڕۆشنبیریە چگە ئینسانەکە ڕۆشنبیر بوو تێگەیشتی بوو زبر و پاشمای فرە ناداتن دایەتەنا علاگەچی ئەتا هێوارێ دایەتەنا زەبارەی بەڵام شارەوانی زەی دەستخۆشیە یەگە ڕۆژ یەگەنێن بازاری خیان نەکەنەوە دەبتە گوفەک بازار خۆیەکە ئەوەیە هەر کەسە لە لای خۆی شای خۆی شەرنی دوکاندارەکان ئەو کەسە دێتە ناو بازاڕی ئەو کەسی ڕێوبارە ئەو کەسە دەڕواتن ئەو علاگەیە ئەو زبری پێیتی فڕێدا یان دەبێ ئەوە شتەخواتن دەبێت کە فڕێداتن تو دەباوی دەخۆلی دوو بکە فڕێدەی یان قاچ پاکەت یان قاچی بیبسی فەرز وایە ئەو کەسە ئەو نەفەرە ئەو ئینسانە بە خۆی هەست بەوەی بکاتن ئەو شارەی هەمووانە پیسی نەکاتن بە جوان و بە خایانی ڕایگریتن خەڵک هاوکاری کارمەندانی شارەوانی دەکات یان نە ئەمە بەرێ دوکانداری ناو قەیسەری هەمومان هاوکاری دەکەینەوە تەمەشا من هەموو ڕۆژانی کوانە جێ خۆم دەشۆم زبری خۆمدامەنە علاگەری کوواندادنمە تا هێوارێ یەک دوکاندار ئەم لەو قەناعەتەنی مە ئەشا و زبری خۆی فڕداتن ئەو کەسانێک کە دێنە ناو بازاڕێ کە دەگەڕێن ئەوانە زیاتر زبری فڕێدەن باش ئەو کاتە هەست بەچی کردیە کە فڕەدەنە عەردی زبڵێ زۆر جاروەیە ئەمە وەمان گوتیە بە نەفەرم گوتیە کابرا هەیە لە بەدریتی هەیە جوابنەوەتەوە کابراش ئەم دیتم بە چای خۆم شوشەی خوادی ببسی شوشە لێ کۆدانەکەوت کاکەەوە شوشەلو فڕێدەی هەگەر بەناو ئاویەی بەناو زەبانەی جاوە دەگەڕێتەوە سەر ڕۆشنبیری ئینسانەکان نا شەڕ دروست نابێت لە بەرەمەلا لەگە شەڕێ نینە بەرێ بەرێ هەریەتی هەرکە بارێکمان گوتوبی هەریان گوت لێ ناگەڕم زبەرێکوان فرەدرێ ئەم بەخۆم پێ دەگەێت سمکەیەکوانە پیس بیتن ئامژگاریت بۆ ئەو خەڵکە چییە کاس بڵێ خۆ فڕەدەنە وڵی ئامۆژگارەکە ئەوەیە فڕێ نەدەن شاری هەمووانە یەک کەسی نییە پاکوخیانی دەری لە ئیماندایە هەر کەسە لە تو لە ماری خۆەوە پیس ئەو کەسەی لە دەرێەوە پیزیار لە ماری خۆشەوە پیسە ئەو کەسەی کە لە ماری خایم لە دەرێش خایانبی وەنیا تو لە دەرێک و لە ماری خاوێنی ناوێری سفرێدەی لە دەرێش باوە خایانبی نێوێری سفرەداتن لەبەوەی شاری هەمووانە و پاکوخیانی شارەکەمانی شانەی بەرەو پێشچوونی وڵاتە. تۆ وەکو هاوڵاتیەک تا چەند گرنگیت داوە بە پاکراگرتنی شەقام شوێنە گشتیەکان پێش هەموو شتێکی زۆر بە خێراتنێکی گەرم گورتان لێ دەکەین زۆر سوپاسی ئەو خەناتەی دەکەین کەوا لە شتی ئەساسی مشتەماع دەپرسی زۆر زۆر سوپاسن دەکەین بە خێرهاتنی گەرم و کوریشتان لێ دەکەین ئەگەر بێ سەر ئەو مۆزوعی هەر کەسێک دەمێنێتە سەر ئایلەی خۆی تربێتی خۆی تەماشا دەکەی هەر کەسێک لە مالی خۆی پاک بی دەرەوەی دەبی پاک ڕابگری بە خۆی ڕایدەگری ئەگەر تەماشا بکەیت لە ماڵەوە مخەربەت بی پیس و پەرۆغ من دائیمان حەز دەکات لە جادە ئێستا تەماشا دەکە سیارە بە 4-5 دەفتەریە منداڵک دەردەچی لە ناوی دەبە ئاوەکی دەخۆ دەباوەکەی فڕێداتە سەر جادەی ئایا معقولە بە 4 دەفتەری بە 3 دەفتەری ئایلەک سواری تڕۆمبێلی بی منداڵی دەبەی باوتە ناو جادەی شتێکی زۆر زۆر غەلەتە دیارەیەکی غەلەت تەماشا دەکە مسلمانان دەچمە پارک دەڕۆم لۆ ریاضەی چویمە ئەو ئایلەیەکە دێتە پارکی هەموو تڕۆمبیلیان بە 2-3 دەفتەری ئایلێکی ڕێک و پێکەن مچینە لە جێ خۆیان زۆر گەورەنە تەماشا دەکەی سوبینێ زوو ئەمە دەچین ئەو پارکە پڕی دەبە و کاغزی کلینکس و ئیجپس و قوتی کۆکە و بیبسی
ئایا معقولە ئەو پارکە ئەو شتە حەزاریە دیارە حەزاریە کە لەو مەملەکەتەی مایە لە هیچ محافەزەک نییە ئەمە سوپاسی محافزی خۆمان دەکەین کەەوە گرنگی دایتە ئەو بایەخەیکەوە سەوزاتی و کەسکاتی لە مەملەکەتی مە زۆرە بە جۆرەی محافزەکانی دیکە سوپاسی هەموو لایەش دەکەن بەس دائیمە حەزی دەکەن لە وڵاتیان یارمەتی حکوومەت بدەن یارمەتی باخچە و شارەوانیەکان بدەن کەوا لۆ پاگشتکردن و ژینگە و لۆ سەلامەتی مایە و سەلامەتی هاوڵاتیانە هەوکارەکە لەسەر سەقافەتی ملەت دەمینێ ئەو ملەتە بەخۆی مستەخەبی دەبینی تەماشا دەکەی واللهی ئەمە لە جێیان ڕۆیشتینە لە دەولەتەکان نەمدی تێکە گورە بە ڕۆژەی بخۆ بە خوددای نەمدی تێ زەرەزی بخۆ نەمدی تێ زغارەی بخوا لە جێیەکی عام و فیلان نە نییەشتیوە بەس دەکرێمە مع لەسەف ئەو شعورە نییە ئەو ئێحساسە نییە کەەوە ئەو جینگەی ئەو جێ پاک و خاوێن ڕابگرین زۆرش حەز دەکەین یان تەوعی حکوومەتی شەبی ئەگەر بە خەناتی تەلەڤیزیۆنی ئەگەر بە هەر خەناتەوە بە جەریدەوە بە تەلەڤیزیۆنی و بە رادیۆەوە ئەو شتەی تەکیدەچ لێ بکەن ئیهتیمامێکی زۆری پێ بدەن چکم بایەخێکی زۆری پچکم زۆر گرینگە لە حیاتی بەشە واللهی کچی من ئەمن ئامۆژگاریم چ بیتن ئەمن لە پارکی دەڕۆیشتم لەگە دکتۆرێکی لە گەرمان سوبینان ئەوان فڕیان دەدا بە ئاو ئەمە هەڵمان دەگرت دەیانگوت ئەوانە کە ناسن ئایا کە ناس ئیشی ئەوەیە ئەمە کە مەملەکەتی خۆمان خاوێن بکەین کە ناسیە بە دۆچی شعور نەبی ئەحساس نەبی ئەمن ئەلێرە تەماشا دەکەم هاتیتە پارکی دەبەی ئاوی لە پێشە من فڕێ دەدا یعنی شتم چ بیتن هەر کەسێک بای ئەوەندەی خوێندیە کە بزانی پاکش چیە خاوێن چیە چاک چیە خراپ چیە ڕەت زا دەکەینەوە لە هاوڵاتیان لە دەولەتی زۆر ئامۆژگاریەکی باش و گرنگ بدەن ئەو مەوزوعی توەکی وڵاتێک چەند گرنگە ئەم ژینگەها خۆ بپارێزین پاقش ڕابگرین بەڵێ ڤیابێت هەر کەسێک پاقژیە بپارێزێت دینی مەجد بژش پاقژیش ئیمانەیە دیاردەگنە شارستانیە ناف خەلکێ مەجانە دل پشت سیارەکێکی دەسەکی پاکێتا خۆیان قوتیکەکا پپسییان دولکە خۆی ئاوێ سیارە داوێتەوە گەلت شتێک نەجانە ئەم ژۆک وڵاتت خەلکی بەڵام هەموو نەبێژن وڵاتی ترکا مەسەلا بۆ پاقژیە پاقژە یان دبی ئەم نەشوان کێمترین ڤیابێت ئەم ژە خوا بەرەفۆن و پێشتر ڤەژە بچین دەماکو تو دبینی کەسێک تشتێن خۆت هاوێشتە سەرجادەیانش سیارێ دەهاوێشتە دەرێ داوی دەمی هەست بچ کردە ڕاستی تشتێکی گەلەکێ ماسیە یعنی ئەم دەچین وڵاتت بیانی باوەرکەم گلشی خۆنە هاوێن وادرا ئەم دێن وڵاتی خۆم دێواێژی گەلە تشتێک عیبە ینی وڵاتت مە گەلەشێت خەلکێ پێشکەتیترە ڤیابێت بەس ئەم بێژن خەلک پێشکەتیە پێشکەتیەوێت ئەم ژ پێشڤە چۆنە بێخینت خۆدا ئەگەر چیەکو ئەم پێشوێ چونێت خۆدا نایەخنی یعنی بوو ئەگەر تاکێ کووردە ملەت محتاجی شۆڕەشەکە هەزریە یا پاقژیە یا ڕەوشەنبیریەتە یا چۆنە سەر جادەیە چۆنە سەر ڕەسیفێ ئەvە هەمی خەلکێ مەڤەگرێتەوە ڤیابێت سنتەرێت ڕەوشەنبیری سنتەرێت ڕاگەهاندنێ پتر دەورێ خۆت ڤیکاریدا ببینن کە خەلک پاقژیە بپارێزن ئامژگاریاتە چییە بوو وان گەنجان بوو خەلکی هەرێما کوردستانی چیەک و ژینگە هەیە بپارێز خدای از خود بجم گلک عیبه مرۆڤێک بچش دەرەوەی وڵاتی گلێشی خوا نەهاوێت بێتت وڵاتی خوادا گلێشی خوا بۆێت ئەو کرێترین تشتە خۆل دافۆن وەکە ڕەوشەنبیر بینێت ئەمە نافڵاتی خوانە هەر تشتێک جێهەکە بچێتە گلێشی خۆتاوێت ئەوە جێ ئەسەفەیە جێ داخەیە دیتناتە چەند گرنگە ئەم دهاری کاربین دگەل کارمەندێن باژێوانیە بۆ پاقژراکردنا ژینگەیە خودێ ئەس بژم لازمە ئەم ژهاری کار بن گەلوانەوە نەهەما چ گلێشل دەستمەلە بێت ئەمش دەستخوا باڤن ئەسەری ینی لازمە پێلن دەستخوادا حتا بگەهن جهێت ئەو وەک بێژن تەنەکە جهێت گلێشی باژێوانیە دەینەوەی بۆ هەندێ ئەم گلێشی باڤن نە بۆ هەندێ بوو کەشخێ دەینانە هەموو هەرێکە گلێشوی دەزە باڤێژە سەر شۆڕایی ئەن سۆرێدا دەبینێت خۆن ڤەت خۆن هەموو جامۆ خەپچەک ئینە خوارێت ئاڤژن یاشمە بەت بژم ئەڤە تشتێک خەڵەتە خودی ئامۆژگاریەمە ئەوە ئەم ژوەک هەمی وڵاتە و هەمی دەولەتە ئەف دەولەتە جیرانت مە و دیری مە و ئەمە چنۆ دبینن هەرێک
یعنی شارعت وانا پاقجن یعنی از هو صادبین و از بجم حوجه باجروانی ناگه چکی خلکوه گلیش خواد آفت لازم آفت جه گلیشی ده لازم امجک وک وانا بنش واکن تربن هەر کەسێک سەردانە هەر وڵاتێکی بکەتن ji paqij ya cade û cihên giştî bi wî diyar dikevîtin ku welatekî şaristaniye yan ne bila çî dî em jîngeha xwe pîs nekeyn û heş welatê xwe Kurdistana xwe bikeyn. Bînerê nêja xweştivî. Ilvêre jî em geştîne dimayka xeleka vê heftiyê ji bernamê derbirin heta heftiyeka dî û babetekî dî ji bernamê derbirin bimînin şad xatira hewa.